ئافرەتی محەجەبە یەکەم جار کە لە وڵاتی ئێمە دروست بوو من بیرم دە سلێمانی سەر محەجەبەی تیا بوو. ئەم ئافرەتە محەجەبانە کە هاتنە پێشەوە دروست بوون بە تەسیری فکری ئیخوانە. ئەنجا هەیە مباشر وەریگرتووە هەیە غەر مباشر وەریگرتووە، چونکە حیجابەکە ئەو باڵاپۆشیەی بەو شێوە تاکو ئاودامان تاکو خوارەوەیە لەگەڵ سەر پۆشێکی ڕێک و پێک و جسمی بە دەرەوە نابێ و قماشی ڕەشیا شینی کا تۆخیا شتێکی لە بابەتانەوە الحەسڵ ڕەنگەکان کە اختیاری کردوون و شێوەی دوورینەکە ئەمە قیەمی ئیخوانە دایهێناوە. هەر کەسێکیش بڵێوانیە بڵێ ئێستا خۆژنی محەجەبەی تر هەیە و ئیخوانیش نێوایە ڕاست دەکەی، بەڵام ئێستا چۆن سیاری مارسیدس هەیە خۆ علاقەی بەسەر هێنری فۆردەوە نییە کە یەکەم جار سیاری دروست کرد. خەڵک ئێستا نوع ڕشکال تەسمیمی کارەباکە بەڵام خۆ علاقەی بەسەر ئەدیسۆنەوە نییە کە دروستی کرد. قیەمی حیجابەکە قیەمی ئیخوانە، چۆن ئێستا قیەمی نیقاب قیەمی خلیجە، قیەمی سەلەفیەکانە. لەبەرە تۆ وەختێک کە ئەمە ئەخوێنیتەوە بێ ئەمە بخوێنیتەوە بۆ ئیخوان، کە ئیخوان سەرکەوتوو بوون لە داڕشتنی و داڕشتنی پارسەنگانەی ڕەفتار و ڕەوشتی تاک و خێزان. پەروەردەکردنی جیلی دووەمی مناڵەکانیشیان سەرکەوتوو بوون تایە. ئێمە نابێ ئەمەش لە دەست دێین، ئەمەژە بە بەردەوام بێمە ژوورێکی تر لە خوارەوە